هێزەکانی یەکێتی سەرانسەری یاسایە بە پێی وتە ئیمامەمان یەکێتی لە بنان لە یەکێتیم و یەکێتی هەتا مردن یەکێتی یەکێتیم و یەکێتی هەتا مردن یەکێتی ڕێبازی مامەگیانە سەرمان لە پێناویەتی ڕێبازی مامەگیانە ژمارە سەد و چلول و ناو نیشانی نیسمانە ژمارە سەد و چلول و ناو نیشانی نیسمانە هاوپەیمانی کەرکووکە هێز و ئیرادەمانە هێز و ئیرادەمانە ئەم دەنگدانە ئەم جارە بە چەواوی جیاوازە ئەیهێنینە پێشەوە گەنجی نێوفەیسی تازە ئەیهێنینە پێشەوە یەکێتیم و یەکێتی هەتا مردن یەکێتی یەکێتیم و یەکێتی هەتا مردن یەکێتی ڕێبازی مامەگیانە سەرمان لە پێناویەتی ڕێبازی مامەگیانە کەرکووک چاوەڕێیەتی یەکێتی بێتەوە ئاڵای ساوسی کوردستان دووبارە گەشت بێتەوە ئاڵای ساوسی کوردستان ئاگرین بەدەستەوە بە بەرزی هاوارەکەین کوردە هەڵ بسەرەوە بە بەرزی هاوارەکەین یەکێتیم و یەکێتی هەتا مردن یەکێتی یەکێتیم و یەکێتی هەتا مردن یەکێتی ڕێبازی مامەگیانە سەرمان لە پێناویەتی ڕێبازی مامەگیانە وەکو کاک مافیەڵەڵێ یەکێتی ئیرادەیە شایەنی دەنگ پێدانە چون سەرۆک مەسادەیە هەموو تات باش بزانن کە کەرکووک قورسی کوردە پیرۆزە لایەم وانە لە پشت وەک قەڵاو گردە بۆیە دەڵێم ئەم جارە دەنگمان بۆ یەکێتیە بۆیە دەڵێم ئەم جارە دەنگمان بۆ یەکێتیە دەنگدانیش بە یەکێتی بڵندی و سەربەرزیە دەنگدانیش بە یەکێتی بڵندی و یەکێتیم و یەکێتی هەتا مردن یەکێتی یەکێتیم و یەکێتی هەتا مردن یەکێتی ڕێبازی مامەگیانە سەرمان لە پێناویەتی ڕێبازی مامەگیانە سەرمان لە پێناویەتی